ئەمە لە ساڵی 1992 لێرە گاسپی مریشمانە کرد ئێستا کردومانە بە تەیر و ئەم شتانە خەڵک زۆری حەزەیەتی تەیرەکانەوەی کە بۆ ئێرە تێرحوبە کەناریە کەوە ڤنسە جاوەیە گەندورەیە ئەم شتانە. ئەمە علەفی گەرمەشامیە ئەمە لە تورکیا هاڕێت لە تورکیا علەفێکی زۆر چاکە لە یەک ڕۆژەوە تا 10 ڕۆژە جوچکە ئەمە ئاخوات دوای 10 ڕۆژە لەم ئەمریکیە درێتە ستاندەرە لە 10 ڕۆژەوە هەتاکو تقریبان تاوە باڵە فڕا بێت لەو علەفە ئاخوات. هیوایە هەر دەنووشی خوار بێ پێڵێەوە تووتیە نا مەکاوی هەیە ئامازۆن هەیە پیکاتۆ هەیە ڕۆزیلا هەیە کۆکتێل هەیە ئەمانە وت پێڵەن تووتی عەسڵ تایلەندی و ئەفریقیە ڕەساسیەکانە تایلەندەکەی زۆر باش نییە ئەفریقەکەی یەکەمە لە عالەمە. بابەتی تەیرەکانیش گوڵە بەڕۆژەی ڕەشمانەیە کە بۆ کۆکتێل دەبێت گوڵە بەڕۆژەی کاڵمانەیە بۆ تووتی ئەفریقی و تووتی تایلەندی و مکاویە بێت بابەتەکانی کەمان هەرزنە کە تەیر و حوبەی خوات ئەمە بۆ کەناریە ئەمە ئێمە سێ نۆعمانەیە نۆعی چاکەکەی ستاندەرە 25 کیلۆیتە نۆعی کە هەیە 10 کیلۆیتە ئەو تێکەڵەیەشە 25 کیلۆی و 10 کیلۆیمانەیە ئەوە بۆ کۆتر و مریشکە ئەوە گەرمەشامی هاڕاوە بۆ کەڵەشێری شامیە بۆ مریشکە بۆ مریشی قەعایە بۆ مریشی مەسلەحەیە کۆمەڵێک پەلەوەری کەشەی خوات. من خۆم تەیرێکم کردووە بە 1700 دلار کاکات حەبە وەرەقا بە 5 شەو بۆ 6 شەو فێری سوورەتی قووەڵام کردووە کوڕێکی قەڵاتسەیی هەستی پێ کرد بە زۆر لێ سەندم و لێ کردن. ئەمانە پێش بەهاری عەرەبی لە سووریاوە ئیمتازی سووریا زۆر باشە زۆر خەڵک لێ ڕازیە هی عێراقیش بەس ئێرانی بە کەڵک نایە ئێرانی بۆ مودەیەک ئەژی ئەداتێ بڵێنە چی 2000 تێرێنی دەرمانێک شوێنە بۆ مانگێ بۆ 25 شەو بکی دوایەوە ئەم مردارە بێتەوە ئەبێ بچی ناچار و ئی کەم کڕیتەوە هی ئێرانی مەرغوب نییە یەکەم سووری دووەم عێراقی ئێستا ئەمانە هۆڵندیە عێراقیە ئەمە پێڵێن کۆکتێل بە 130 جاران بە 200 بوو پێشم بەزدا ئێستا بە 130 ئێستا بە 100 بازاری نییە خۆی نێر و مێکان زاوزیەکە ئەگەر هەر نەشی کرد منەشەتی جنسی هەیە ئەیەی پێ ئەمە منەشەتی جنسیە ئەمە گەران پێ دروست دەکات و ئەم ئەفرەیە جوو دەبن و بەسکەویەکەکەن بەس من داوای ئەوە ئەکەم من داوای شوێنێکمان بۆ بکەنەوە شوێنەکەمان زۆر تەصدیقە یعنی سێرەکەی ئەمە دوکانەکەی من و یەک دوو دوکانێکەیە ئەم هەموو خەڵکێت ڕێ نییە سیارە بڕوا ڕێ نییە خەڵک بڕوا یعنی خۆش نییە بەڕاستی.